بۆ ئەمڕۆ ئێمە میوانداری دکتۆر ژێهاد دۆسکیمان کردووە پسپۆری کارگێڕی و داراییە لە ستۆدیۆ میوانی منە و لەسەر پرۆسەی هەژماری من قسەی لەگەڵ دەکەم. دکتۆر بەخێر هاتیەم کار دکتۆر لەم پاکێجەی پێشترا بینیمان لێ کە زۆر ئەستەنگ بۆ هەژماری من دروست دەکرێت داوای تەوتین دەکرێت وی پێوترێ نیشتیمانی موچە باشە ئەمە لە کاتێکە کرێت کە هەریەک لە فەرعی ڕەشید و ڕافدین لە هەرێمی کوردستان هەبێت پێش تەوتینیش نەبووە ئێستاش نییە و داواکەن هەبێت بەم دەمودەستە ئەکرێت یاخود ڕێیتیەکی ئەم بابەتە چۆنە دەزانی ئەڤروکە جیهانیا بەرەو قۆناغی شۆڕەشی پیشەسازی پێنجەم دەڕوات کە بۆ کە ئەوەیە داخلکردنی دەستکردی زیرەک ئارتیفیشیال ئینتەلیجەنت لە بۆ بوارەکانی جیهانی جیاجیادا تایبەت لە بۆ ئیدخالکردن لەسەر پرۆسەکانی دارایی بۆ کنترۆلکردن لەسەر نەهێشتنی سپیکردنی پارە یاخود خۆدزینەوە لە باج یانیش تەهریبی ئەموالی دووەلی بابەتی هژماری من هیچ پەیوەستێک بە دابەشکردنی موچە یاخود مەسیری موچەوە نییە بابەتی هژماری من زۆر لەوەی گەورەترە کە خەڵک ئێستا فەهمیان بۆ داناوە لەبەر ئەوەی بابەتی هژماری من بنیادانی ژێرخانی دارایی کارتی بانقیە لە هەرێمی کوردستان بۆ نمونە کارتی بانقی بە سیولەی نەخینەوە ساغ دەبێت ینی ڕوح دەیێتێ ئەو سیولەی نەختینە کە حکومەت کۆنتڕۆلی لەسەر دەکاتن دەتوانتن کارتەکانی تر پێش بخیتن بۆ نمە پێدانی قەرز لە بوو کۆمپانیەکانی وەبەرهێنان پێدانی قەرز لە بوو سەکتەرەکانی تری جۆرە و جۆر و ئەو شتانە ئابووری ناوخۆیی هەرێم بەرەو پێشەوە دەباتن ئەو ئێستا ئەو هەوڵانەی کە لە بودجاتی هژماری من دەکرێتن هەوڵەکە لە بودجاتی سیستەمی دارایی هەرێمی کوردستانە بەڕای من باشە ئەی کاتێک کە باسی تەوتینکردن نەکرێت ئەمە لە بەرژەوەندی ئەوانە یاخود چییە؟ مەبەستی تەوتین تا ئێستا خەڵکی مەنازانت مەفهومی تەوتین چییە؟ تەوتین پەیوەست نییە بە کەلیمەی عەرەبی وەتەن یاخود نیشتیمانکردنی موچەکەی یان تعریبکردنی موچە تەوتین لە ڕووی زمانی داراییەوە یعنی نەقل و تەکەیف یعنی گواستنەوە و خوگونجاندن بۆ نمونە گواستنەوەی شێوازی دابەشکردنی موچە کە بە کاش بوو بۆ شێوازی ئەلکترۆنی دیجیتالکردنی موچە لەوەی زیاتر نییە بابەتی تەوتین لە وەزارەتی عێراقی فیدرالەوە کە بەبێ بریاری ئەنجومەنی وەزیران و بانقی مەرکەزی عێراق بریار داوە کە 43 بانق بەشدار بن لە بۆ تەوتینکردن و لەو 43 بانقا بانقی هەرێمی کوردستانیش تێدایە بە هەمان شێواز هژماری من لێرەوە ئەو بانقانانە ئەوی کە بانقی مەرکەزی بریاری لەسەردا و محکەمەی فیدرالی لە 3 هەفتی 2024 پەسەندی کردی بابەتی تەوتین و بابەتی هژماری من شتێکی جیوازە هژماری من زۆر گەورەترە هەوڵبات خەڵک باستە وەک خۆتەڵەی کەس هەیە هەوڵبات کە لە ڕێگەی تەوتینەوە بە تعریبکردنی موچە بکات مەبەست یعنی ناکرێتن کە موچە تعریب بکرێت مەوزوعی تەوتین پەیوەست نییە بە تعریبکردنی موچەوە تەوتین کەلیمەکی یعنی وەکو گوت وەکو باسم کردی تۆ شێوازی شتێک بگۆڕی بۆ شێوازێکی تر و بگونجینی لەگەل ئەو شتەیە تەنها حساب بانکیەکە کە موچەی ئەو نەختینەی کە هەیە بێت سەر حسابی گۆڕینی شێوازی کاشە کە سیولەی نەختە لە دەستی خەڵکدا بۆ شێوازی دیجیتالی و ئەو شێوازە ئێستا دنیا ئەوە چەندین ساڵە پەیڕەو دەکاتن یعنی ئێمە نازانین ئێمە متەئەخرین بەڵام ئێمە دەبێ هەنگاوی باش و بازدانێک بکەین بەرەو ئەو شۆڕەشەیە بۆ نمونە پێش چەند ساڵ پەتای کۆرۆنا بەڵاوە بوو ئەو پارەی کاش لە جیرفانماندا لە ماڵماندا هیچ قیمەتێکی نەبوو دنیا هەموو کەتە سەر ئەو بە پارەی ئەلکترۆنی معاملاتی ڕۆژانەی بازرگانی بکاتن لە بۆکردنی پێداویستی ماڵ لە بۆکردنی کەلۆپەلی خواردن حتا هەندێک وڵاتانی جیهانیش کارتی ماستەر و ڤیزەشیان قبولیان نەدەکرد دەبا بوو بە حەوالەی ئەلکترۆنی یانیش بە QR کۆد ئێمە دەبێت بەو جیهانە بگەین
ئێمە دەبێت سکتەری باشە پێدوانیە خەڵک ترسی لە گۆڕانکاری هەیە ترسی لە بەرکەوتنی جیهانی مۆدرن هەیە نەخێر تا پێش 10 ساڵ هەمومان تەلەفۆنمان هەبوو تەلەفۆنمان نیزامێکی لەوانەیە کلاسیک بە هەموو دکمە بوو ئێستا زۆربەی خەڵکمان تەلەفۆنی زیرەکیان پێیە ئەو شتەش بە قۆناغ دەکرێتن یعنی بۆ نمونە ئێستا ئەو تەکنۆلۆژیە کە ئێستا بەکار دەهێنرێت و هەوڵەکانی حکومەت و چەسپاندنی سیستەمی چاکسازی دارایی و دیجیتالکردنی کاروبارەکان هەژماری منیش بەشەکە لەوێ بۆ خزمەت گۆزاری خەڵک بۆ ئاسانکاری ژیان جگەلەوەی ئەو ئێستا بربەستانەی لەبەر خەڵکە کە دەچتە بازار سیارێک دەکریت و پارە بەگونی تەسلیم دەکات یانیش هەمان شت بەگونی دەبات شقایك دەکریتن ئەوە لە ماڵی خۆ لە ناو مۆبایلی خۆ دەتوانێت ئەو کارانە بکات باش ئەمە لەسەر حسابی کەسێک ئەی هەژماری من بە گشتی یاخود بە وێنەیەکی گەورە بیبینین چ کاریگەریەکێ بێ لەسەر داهاتووی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بەڵێ بەتاکید فەرمانبەرانیان هەر هەوڵاتیەکی تر یان هژماری من تەنها فەرمانبەر ناگرتەوە لە بۆ دابەشکردنی موچە بۆ نمونە خەڵکی بیانیش ئەوانەی کە کار دەکەن لە وڵات مەسەڵەن لە خزمەت گوزارە لە ئەوانەی کە لە ناو ماڵ کار دەکەن دەتوانن لە ڕێی هژماری من موچەی خۆی لە بانک وەربگرن ئەگەر سیستەم بۆ بانقی بانک دەتوانێت احتیفاظ بە سیولەی نەختی بکات ئەو سیولەی نەختی حکوومەت دەتوانێت کەرتی ئابووری وڵات پێش بخێت لە بۆ پێدانی قەرت لە بۆ گواستنەوەی کڕینی کەلوپەل لە سیارە و خان و ناوماڵ بگرە بۆ سیستەمی بانقی حکوومەت دەتوانێتن لە ڕێی بانقاوە بۆ نمونە قەرز بداتە هەوڵاتیان دەتوانێتن مەسەلەن وەکو وڵاتانی پێشکەوت و دوبەی و تورکیا ئیسکرۆ ئەکاونت دروست بکاتن حساب الضمان العقاری مثلا ئەمن بچم شقایك بکرم ناچمە مەکتەبی خاوەن پرۆژەکە پارەی خۆی بدەمێ خاوەن پرۆژەکە لەگەڵ هەی دەستەی وەبەرهێنان ژمارەیەک دەکەن بە ناوی ئیسکرۆ ئەمن دەچم ئەو پارەی قستی خۆمیانیش ئەو بەشی کە من پێویستە بدەم بە حسابی هژماری خۆمیان بە حسابی باوقی خۆم داهژمە ئەو حسابە و بەرهێنەریش لەو لایە پارە لەوی وەردەگرێتن بۆ نمونە ئەو نیزامانە ئێستا ینی دەبێتە وەکو کەسێک حیمایەی حقوقی هەوڵاتیش بکات و حیمای حقوقی و بەرهێنەریش بکاتن و بە سەدان مفایتر هەیە ینی بەس مفای مستەقبەلینە ئینسان دەبێت تێڕوانینێکی مستەقبەلی هەبێت و باشتر هەبێتن بۆ مەبەستی هژماری بەڵێ دکتۆر ژیهاد دۆسکی پسپۆری کارگێری و دارایی لەگەڵمان بێت زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ڕوونکردنەوەە بەخێر هاتن